ئەمڕۆ کە شاندێکی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤ و مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان ئەم لیژنەی ئەمڕۆکە لێرە لە خزمەتی جەنابتانداین تایبەتە بەو کەیسەی کە لە 16 ئەم مانگە لە پارێزگای سلێمانی ڕوویدا تیایدا ئەم کارەساتە ناخەژێنە بوو کە هەردوو میدیاکار ئامانز بابانی و لانە محەممەد و کاکە هامنۆی جگەرگۆشەکەیان بوونە قوربانی لەم کارەساتە ناخەژێنەدا. ئێمە لە ڕوانگەی ئەرچی پەرلەمانیمان بۆ چاودێریکردنی موسساتی حکوومەت لە هەرێمی کوردستان و لە ڕوانگەی ئەرچی لیژنەکەمان وەک لیژنەی داکۆچیکردن لە مافی مرۆڤ ئەمڕۆ کام شاندە پێکات هاتوین یەکەم هەنگاوەکانی لیژنەکەمان لە سەردانی خانەوادەی خوالێ خۆشببوو لانە محەممەدەوە دەست پێ کرد کە ئێستا لە بەردەمی ماڵەکەیان داین. پەیامی سەرخۆشی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستانمان بە خانەوادەکەیان ڕاگەیان و لە نزیکەوە گفتوگۆمان کرد لەسەر چۆنێتی سەرهەڵدانی کێشە کۆمەڵایەتیەکانیان کە بۆ هۆی ئەم کارەساتە ناخەژێنە کۆمەڵێک زانیاری پێویست هەبوون لێرە کە پێویست بوون وەریان بگرین. لە ڕوانگەیەوە ئێمە ئەمڕۆکە دەستمان بە کارەکانی لیژنەکەمان کرد و بەردەوام دەبین لە بەدواداچوونەکانمان بۆ لەم ڕوانگەیەوە چاودێری وردی قۆناغەکانی لێکۆڵینەوەی دادگا و قۆناغەکانی لێکۆڵینەوەی دەبین لە دەستگاکانی پۆلیس و ئاسایش دەستنووری پارێزگای سلێمانیدا و لە دوای تەوابوونی راپۆرتی لیژنەکەمان کە وردەکاریەکان وەردەگرین ئێمە راپۆرتێک ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکەین و لەو کاتەشدا بۆ ڕای گشتی ڕای دەگەێنین چۆنیەتی سەرهەڵدانی ڕووداوەکە کە بوونە قوربانی ئەم دوو میدیاکارە ئازیزە و هامنۆی جگەرگۆش. لە دوای ئێرە سەردانی خانەوادەی خوالێ خۆش بوو ئامانز بابانی دەکەین هەر ئەم شەو و لە بەیانی و ڕۆژانی دواتریش بەردەوام دەبین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و دەستگاکانی ئەمنی و هەموو ئەو دەستگانەی کە پەیوەندیان هەیە بۆی بتوانین لە نەتیجەدا بگەینە راپۆرتی کۆ. ئەرچی پەرلەمانی کوردستانە کە ئەوانەی گلەیان لە قۆناغەکانی دادگا دەبێت ئەوانەی گلەیان لە بەڕێوەچوونی پرۆسە دەبێت لە هەر دەستگایەکی جێبەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بێ یا لە کارەساتێکی وە ناخەژێندا ئەرچی پەرلەمانی کوردستانە کە بەدواداچوون بکات دوای ئێوە کە بەدواداچوونەکان گەیشتە ئەنجامی کۆتایی ئەو کاتە پەرلەمانی کوردستان قسەی خۆی دەبێت. زۆر سپاس بۆ هەموو لایەک. بمان بورنەوەمان تاقیکرد.